لە چوارچەوەی ئەو پشتیوانیانەی کە هاوپەیمانی نێودەوڵەتی دژی داعش پێشکەشی هێزی پێشمەرگەی کوردستانی دەکات، سوپای ئەڵمانیا لە بنکەیەکی سەربازی شاری مۆنستیری باکووری وڵاتەکە مەشق بە 28 ئەفسەری کورد دەکات. مەشقەکە تایبەتە بە چۆنێتی کۆکردنەوەی زانیاری لەسەر پێگەکانی دوژمن بێ ئەوەی ئامێری ڕادار یاخود فڕۆکەی بێفڕۆکەوان بەکاربهێنرێت و چاوەڕوانیش دەکرێت ئەو خولە کاریگەری باشی لەسەر پێشخستنی توانەکانی پێشمەرگە لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی داعشدا هەبێت. بێگومان هەموو دەورێک ئیستیفادەی خۆی هەیە، بە تایبەت ئەم کە دەرەجەی حرارەتی ئێرە بوومە شتێکی تازە بوو و ئەم دارستان و غاباتەش هەم تعبیەی تازە بوو بۆ ئێمە. مامۆستاکانیش لە مستەوەیەکی ڕاقی بوون، هەندێ تەجهیزاتی تریشمان بینی، یعنی بوو یەکەم جار بوو بەو تەجهیزاتانەوە لە ناو غابات و بەو دەرەجەی حرارەتە تەدریبێک بکەین. هاوکاریەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ڕووی ڕەوانەکردنی چەک و پشتیوانی ئاسمانی و مەشق و ڕایەنانەکانەوە کاریگەری ئەرێنیان هەبووە لەسەر پێشخستنی توانەکانی پێشمەرگە و ڕزگارکردنەوەی زۆربەی ئەو ناوچە کوردستانیانەی کە پێشتر لەلایەن تیرۆریستانی داعشەوە دەستیان بەسەردا گیرا بوو. ئەوە باشوورە، ئەوە ڕۆژهەڵاتە، ئەوە ڕۆژاوایە. Aufklärung spart Blut. لای خۆشەوە کۆلۆنێل نۆربێرت هێنلاین ئەفسەری سوپای ئەڵمانیا ئەوە دەخاتە ڕوو کە کۆکردنەوەی زانیاری پێشوەخت لەسەر پێگەکانی دوژمن هۆکارە بۆ ئەوی ئۆپراسیۆنەکانی دژ بە دوژمن بە شێوەیەکی باشتر و سەرکەوتوانەتر ئەنجام بدرێن. کۆکردنەوەی زانیاری قوربانیدان کەمتر دەکاتەوە. ئەگەر من دوژمنەکەم باشتر بناسم، دەتوانم لەسەر بنەمای ئەو زانیاریانە جم و جۆڵ بکە و زیانەکانیشم کەمتر بێت. دەتوانم ئۆپراسیۆنەکان بە باشترین شێوە ئەنجام بدەم و سەرکەوتووتر ببم. بڕیارە دوای کۆتاییهاتنی خولەکەش کە ماوەی 2 هەفتە دەخایەنێت ئافسەرەکانی پێشمەرگە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان و زانیاریەکان لە جەنگی ڕوبەڕووبوونەوەی تیرۆریستانی داعشدا بەکاربهێنن.